هەر سەبارەت بە دەستگیرکردنی نووسەر ڕۆژنامەنووس جەمال عەبدوڵڵا و مانەوەی بۆ ماوەی نزیکەی 3 ڕۆژ لە زیندان کە ئەمڕۆ بە کەفالەت ئازاد کرا. کاک جەمال ئێستا لە ستۆدیۆ لای ئێمێ. کاک جەمال بەخێر بێ. زۆر سپاس کاک گوڤەر. بەخێر بیتەوە. زۆر سپاس هەڵبژی. هەرچەندە هەموو ڕۆژنامەنووسێک پێی ناخۆشە کە کەسێک دەستگیرەکرێ، بەڵام ئەوەی تۆلێکدانەوەی جیاوازی بۆ کرا. جا پێم خۆشە خۆت ڕاستیەکان باز بکەیت. هەندێک دەڵێن پەیوەندی بە لایەنی سیاسیەوە هەبوو، پەیوەندی بە کاری ڕۆژنامەوانیەوە نەبوو. تۆ بۆچی چووی و بۆچی دەستگیر کرای؟ سپاس دەکەم. من پێشەکی ئەمەوێ سوپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەم لە ناو ڕۆژنامەنووسان و دەرەوەی ڕۆژنامەنووسان کە بە وردی تا حەدێکی زۆر ئاگادارم کە زۆر پەرۆش بوون، ماندوو بوون لەگەڵ ئەو وەزعی منە. پێش هەموو شتێ سوپاسی ئەوانە ئەەکەم لە هەر شوێنێک و لە هەر ئاستێک و لە هەر پایەکە بن ئاگاداری بەشێکی زۆری ئەو هەوڵ و ئەو پەرۆشیانی ئەو بەڕێزانم. دوو من تۆڵی وچە نەزەری تۆ جیاب فعلا جایە من لای من کاری ڕۆژنامەنووسی عەرەب لە مێژە پێناسەیەکی بۆ کردووە پێ لێ یعنی با بڵین بە کوردی خۆمان پیشەی ماندوێتی مهنەت المەتاعب. بەڵێ یعنی فعلا ماندوو دەکات هیلاکت دەکات. جا ئەوە هیلاکی ئەمە بەشێکە لە هیلاکی کاری ڕۆژنامەنووسی. سژنیشی تەیەکەوێ و کەفالەت ئازادکردن و قسەی کەش و هیوادارم هیلاکیتر نەبێت. نا هیوادارم خۆشم هیوادارم. جا بابێ بەسەر ئەوەی کە ئەمە چی بوو، ئەم کەیسە چی بوو و بۆ من بۆ سلێمانی بۆچی چوم و تووشی چی بوو. تەڵەن من ئێستا یعنی لە مانجی 2023 من خەریکی کاری ڕۆژنامەنووسی و لە ناو ئیعلامام. یعنی ئێستا تقریبا بۆ 31 ساڵە چێ چەند کەیسێک و چەند دەعاویەکم لە ماوەی ئەو 31 کەیسەیە ساڵەیە لە دشت وەمار کراوە. ئەمەی ئەم جارە یعنی با بڵێن لە حدودی 27 داواکە لەسەر من بووە. 24 تایسە حەسم بۆ لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو هەمووشی بە قازانجی من تقریبا هەمووی. باڵێ سێیان ماوە، سێ مابوو لەو کەیسانە. سیانەکەی کە ئەمە یەکێکیان بوو. باڵێ یەکێکیان بوو ڕۆژمەوە سلێمانی کە موعدم هەبوو جەلسە هەبێ. باڵێ ئەوە موعدم هەبوو چوم خۆم چوم خۆم یعنی بە تاقی تەنیا چوم بە ئۆتۆمبیل خۆم چوم خۆم شۆفێری ئۆتۆمبیلەکەیم کردووە هیچ باکم نەبووە ڕۆشتوم چوومە دادگا. باڵێ چوومە دادگا لە خەریکی بینینی جەلسەکە بووین. ئەوە تەواو بوو هاتمە دەرەوە کەسێ وتی تۆزانی فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرکردووی. وتم لە چوتی ئەلێرە ژوورەکەی پەنای دادگایەکی تر. وتم سەبەب بۆ وتی کاکە تۆ موعدت هەبووە. وتم کەی؟ وتی ئەمڕۆ. وتم من خۆم موعدم لەگەڵ ئەوە هەبووە. ئەو موعدە چییە؟ کام قەزیەیە؟ هەر تەعەجوبم کرد. وەڵا ڕۆشتین سیرەکەمی کەیسێکە هی ساڵی 2013 10 ساڵ پێش ئێستا مشکلە نییە مشکلە نییە. ئێوتم بەس ئەگەر ئەم کەیسەیە چوون بۆ ژووری جەنابی دادوەر. وتم ئەم کەیسە من ئاگادار نەکراوم. وتی نا ئاگادار کراوی. وتم نا من تەبەن ئەو دادوەرە گۆڕابوو. وتم من ئەو دادوەری پێشتر سکاڵاکار نەهات بوو بە منی گوت لە ناو جەلسە بۆ لە ناو جەلسەی ڕسمی محکەمە بە منی گوت. وتی تۆ بڕۆرەوە تەواو هەتا تەبلیغی نوێ دەکەین مێرەوە. ورد دقت بدا تەبلیغی نوێ ئەو تەبلیغەش نەهات مستەلەحاتی قانونی نەمانە یعنی مەچنی هەر ڕۆژنامەنووسەمی لی بزانێ. وتم زۆر باشە من هاتمەوە هەولێر و چەند ساڵە و چاوەڕێی تەبلیغ دەکەم ئاگادارکردنەوەی نوێ. طبعا تەبلیغی لە ڕووی قانونی وەرەقەیە. هەندێک فێر بوون بە مۆبایل تەلەفۆنەکەم چی جەنابەت وەڵا فلان ئەفسەرم فلان لە بنکەی پۆلیسی فلان ئەوە تۆ ئەوە سەرێکمانە نادەی بۆ ئەوە نازانم لە فلان ئەوە نابێ. تەبلیغ وەرەقەیە لەو وەرەقەیە شروعی قانونی هەیە. بۆ دەنووسن ناوت مادەی قانونیت پێشەوەی محکەمە دەست پێ بکە بە ماوەیەکی باش بۆ دەنێرن. بۆم کەیسە تەلەفۆنیشان بۆ نەکردبووی؟ ئەبەدەن نە تەلەفۆن نەوەڕاق ئەبەدەن زۆر باش ئەبەدەن. ئەگەر وەرەقە هەبێ بە ناوی منەوە ئیمزا کرابێ تەحەدا دەکەم ئامادەم بینێرن بۆ مزاحات لە ئەدلەی جنایی بزان احتیمالێکم داناوە ئەگەر شتی وابێ من تەوقیعی من نییە.
مزاهاتی علمە تەکنیکە ئیسپاتی زۆر باشە. دەکاتەوە شەمە عفومەکەی ماوما چکە بەشی دووەمیشی ماوە بە جەنابی دادوەرم وتی نا ئاخرتوکە کە دادوەری پێشوو وای پێگوتوم فەرموو ئەوە کەیسەکە سێری بکە ئەگەر وەرەقی تەبلیغی تایە بۆی من ئەمڕۆ لای جەنابت لەو محکەمەیە ئامادە بم بەسەر سەر و بەسەر چاو هەچ بڕیارێکدەن من مەناعەتم نییە وەلو بڕیارەکە درابوو بۆ تەوقیفکردنی من ئەمە قسەی دوای بڕیارە بە جەنابی دادوەرم و گەڕا وەرەقە والحاصل ئیمزایەکی دۆزی 2015 کاکە من 2023 دەڵێم ئێستا دەڵێم ئێستا 23 دەی 2023 من جلسەی کەم بینی وە یەم کەیسە 2015 و 13ەوە بەس حاکم دادوەر بە منی گوت بڕۆرەوە تا تەبلیغی نوێ دووە دەکەم بۆ من نهاتوە نەبوو ئەوە الحاصل ئەو وەرەقی تەبلیغە نەبوو نیشە من پێ دەڵێم نییە بچێ بەردەم دادوەرش فەرمانتوان وە تەواوی تەرەوەی گوتوتی تەواوی بەنە تەوقیف و سەر چاو دوای دوو شەو ئەوانە محامی هات و عریزەی بۆ دام و ئەمڕۆ جەنابی دادوەرم بینیم گوتی بە کەفاڵتێکی تازە ئازادت دەکەم و سەر چاو سەرسەرم سیر ئەوە بوو بە ئەمە ماوە کەفاڵتەکەدا نەخۆ مشکلە نەبوو ئەب ئەمە بڵێن خوا باش چوومە بەردەمی جەنابی دادوەر بەڕێزەوە تەبان گوتی زۆر باشە ئەو ئاوا و بە احترامەوە با من وە خۆی بڵێم وتی ئەوە بە کەفالەتی 300,000 دینار ئەوە ئازادت دەکەم هیچ نوێ سەر چاو بەش هاتمە دەرەوە لە ماوەی 1 دقیقەیە 300,000ەکە بوو بە 3 ملیۆن بە کەفالەتی 3 ملیۆن بۆ کاکە دادوەر وتی بە کەفالەتی 300,000 کردم بە سوحبەت بۆ برادەرەوتم نازانم بۆ تا هاتمە دەرەوە سفرێکی چیەوە مشکلە نییە بەسەر چاو 3 ملیۆن 3 ملیۆن و 3 ملیۆنەکە دانراوە تا ڕۆژی محکەمە ئەمە یەک دوو من بەمە متەئەسیفم دوێنێ لەتیف نێروەیی باڵێ ئەندامی سەرکردایەتی یەکێتیە سەرۆکی بوردی ڕاگەیاندنە هات بۆ ئەو شوێنی لی سجن بوو باشە گرتن و گواستنەوە باڵێ برادریش کەشی لەگەڵ بوو وتی دیار بوو لە وتی من لە سەر و خۆمۆ نێراوە بەبەستی و سەروی سەرکردایەتی یەکێتی معلومە چیە باڵێ بۆی متابعیم کەیسە بکەم لە تیف نێروەیی لە مێژە ناسم خۆ لەناوی ئەعلامی یەکێتی زۆرشم کردو و ئاگاداری یعنی بەشێکیان لێ ناسم ئەو کاتەکە من ئیشم کردوتیانە یعنی ئەوانە یعنی هێشتا زۆریان مابوو بووی بن بە ڕۆژنامە نووس زۆریان ماوە بووی بتوان دوو دێر بنووسن زۆریان ماوە بووی کە بتوان زمانیان بەردوو چوار قسەی معقول بکەن یعنی وتم باشە کاک لەتیف سەر چاو سەر سەرم و بەڕێزەوە فەرمووی دەوێت وتی منیان نردوو بزانین دژەتیرۆت پێی گرتووە وتم نە دژەتیرۆت منی نەگرتو بەڵام ئەمە حقیقەتی کەیسەکەیە وتی چییە وتم ئەم کەیسەم هەبووە ئەمە تەیتر بۆی نەڵێن لەسەر کاری ڕۆژنامە نووسی و پەیوەندی هیچ پەیوەندی نییە هیچ جملێ واتمەتە دەرەوە هیچ پەیوەندی نییە نەخێر پەیوەندی سەتاسەتی بەکاری ڕۆژنامە نووسیەوە هەیە چۆن مقابلەیەکم کردووە ساڵی 2011 مقابلێکی تەلەڤیزیۆنی دوای مقابلەکە کە باسی کۆمەڵێک کەس و خەڵک و شوێنم کردووە لە سلێمانی و سراعی سیاسی چوو بەتەوە سلێمانی کەسێک لەسەر مقابلەکە برادێکم لەگەڵ بوو پەلاماری دام هەڕەشەی لێکردم پەلاماری دام چەقۆی دەرهێنا چەقۆم لێدا مەلا حەزەکە چەقۆم لێدا ئەو برادرە هاتە بینەوە ئەو برادرە ئیفادە هەیە لە محکەمە هاتە بینەوە دووری خستەوە هەری ویست بێ بووم چەقۆکەم لێدا طبعا بەری بدایە چەقۆم لێ ئێدرا و منیشی سەلای ئێوە حتمما مناقەشە و مقابلە ناوە 2013 و باز دەکەم پاڵی پێوە ناکە و بە عەرزا و ئەو سکاڵاکەی تەقدیم کرد و ئێستا ئەڵێن لەسەر ئەو قڕەیە ناڵن قڕەکە لەسەر مقابلە تەلەڤیزیۆنێکی جەمال بۆ کە کارێکی ڕۆژنامەوانیە لە ساڵی 2000 و چەند 2011 لە 13 ئەو کوڕە خۆی باوە سنتەری میترۆت بۆ بخۆم دەڵە ڕاگررتنی جەمال عەبدوڵڵا پەیوەندی بە کەیسی شەڕێکەوە هەیە کە پێش 16 ساڵ لەمەوبەر ڕوویداوە شکاتکار سکاڵایەکی لەسەر تۆمار کردو گوایە جەمال عەبدوڵڵا دەمانچە هێرشی بۆ بردووە ئێمە پشتڕاستی ناکەینەوە ئەوانەوە دەڵێن بەڵام کەیسەکەەوە تۆمار کراوە طبعا ئەمە هی سنتەری میترۆیە با من سنتەری میترۆ ینی کاک ڕەحمان غەریب بەڵێ ئەمە ڕاستە بەڵێ نەخێر چەند ناڕاستێکی تیا جارە 16 ساڵ نییە 2013 تا 23 ناکاتە 16 ئەمە دەوە شەشی پێوە ناوە ئەو جارە شەش هەر لە غەڵەتی یەکەمە غەڵەتی یەکەمی کاک ڕەحمان و سنتەرەکەی ئەگەر هی خۆی بێ سنتەرەکەی ها ئەوە شەیە غەڵەتی دووەمی سنتەری میترۆ جا ئەوە ئەڵێ پشتڕاستی ناکەینەوە
بەڵام ئەو بەڵامە ینی پشتڕاستی ئەکاتەوە هەچ کەس وتە بێتی جەمال دەمانچی لە خەڵک داوە و کەیسەکە ئەوەیە کەیسەکە لەسەر کاری ڕۆژنامە نووسیە هەڕەشەیان لە من کردووە چەقۆیان لە من دەرێناوە کەسێک دیفاعی لە من کردووە پاڵی پێوە ناوە کەوتووە بۆ بە مادەی ئەو هینە یعنی بۆ بە مادەی ئەو شەڕە ئێستا ئەڵێن جەمال من لە دەمانچەم پێ بووە تەحەدا دەکەم بتوان ئیسپاتی بکەن ئەوە بە بەڵگەی قانونی ئەم جارش تەحەدا دەکەم تەحەدای قانونی هامن بە یاسا قسە دەکەم یعنی من لەو جۆرە کەسانە نیم بەستە زمان و بکەویتە بەردەستی مەحکەمە و بلۆفور ئەوە لێ بدەن قانونی مثلا اعترافی ئەو بێن بیکەن بەری ئەو ئیمزای ئەو بکەن بەری ئەو واستە و ئێستا کات میوانیشترمان هەیە ئەو لەگەڵ من نایخوا باشە کاتی زیاتر زۆر سەهون ئەگەر ئەو بتوانەوە لەگەڵ من بکەن کاک جەمال ببوورە میوانەکەمان زۆر بەپەلە بوو لە کنەوانیش کات وەک خۆت ێگەنا دەڕۆیشت بمان بوورە سپاس بۆ پشوو درێژیت باسمان لەو دەکرد کە گوتت میترۆکەی ڕەحمان غەریب کە دانم پیانە گوتت بابەتەکە ڕاستی بەو شێوەیە نییە نەخێر هەمووی غەڵەتە بابەتەکە ئەساسی وە گوتم مقابلەیەکی ڕۆژنامە نووسی منە با شڕ و پوختیکەمەوە لە ساڵی 2011 لەسەر ئەو مقابلە سەحەفیە ئاها کاڵن هیچ پەیوەندی پێونی ڕێک پەیوەندی بۆ هەیە لەسەر ئەو مقابلە سەحەفیە کەسێ لە سلێمانی دێ لە شەوێکە من لە کاتی نانخواردن هەم ئیشارەت بۆ منەکە لێم هەڵمەتە چەقۆم لێدا برادێکم لەگەڵ نەبووە چەقۆکەی لە شان و چاو سرم گیرە کرد و یان شەرەلی تووشە کردمیانی کوشتم فریا کەوت ئەوی بردە دواوەی لەسەر مقابلەکە هاتووە پەلاماری منەیە دوایی پاڵێکی پێوە ناوە خستێتی بەعەت زادوو لە منی دوورخستەوە من دەسم بەری نەکەوتووە دەمانچەم ئەسڵەن هەر پێ نەبووە قەتعاً ئەو کەوتۆ بەعەرزە جۆچکی ئەلێری تۆزێ خوێنی لێ هاتووە نەتیجەی ئەوە سکاڵای کردووە دوایش نایە بەدەم سکاڵاکەیەوە ئەمر قەبز زوو بۆ ئەو دەرچوو هەر دەهات بە منیانگو تا تەبلیغی نوێت بۆ نێرینەوە مێرەوە تەبلیغیان بۆ نەناردوم دوایی چوم متابعی کەیسی خۆم کردووە لە تەنیشتەوە ئەمر قەبزێکم بۆ دەرچوە ببینی تەبلیغی نوێ بکرێم ئاژدە دانی پیانەوە نەزانم شتێکم بینی هیوادارم هی دادگایتی هەڵچوونەوە نەبێ هیوادارم بە ناوی دادگایتی هەڵچوونەوە نووسرا بوو تەسەور ناکەم دادگایتی هەڵچوونەوە بەو ئاستە بەرزە وشیاری قانونی و تووشی غەڵەتی وابوو بێ هیوادارم ئەو نەبێ چکە ئەگەر ئەوەی هی دادگایتی هەڵچوونەوە بێ کەیسی یعنی کەیسی گەورە هەر تایتڵی گەورە لەسەر سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان دێنمە ئارە یەک ساڵ نای بڕمەوە هیوادارم تەمەنا ئەەکەم ئەو ڕوونکردنەوەی هی دادگایتی هەڵچوونەوە نەبێ زۆر باشە ئەڵێ دانی پیانەوە خەتەرەوە دانی من ئەسڵ هەر دەستم بەرەو کوڕە نەکەوتووە من لەسەر مقابلە پەلامەردراوم ئەشو بلا دانم بە یەکشتاناوە ئەمڕۆ بڵێ چی بەسەراحەت بڵێم هاتمەوە گۆشتی قازیان بۆ لێ نابووم زۆر خۆش بوو دانم بە گۆشتی قازەکەیان نا ئاشلا ئەم ئێوارێ گەشتمەوە لێر دانم بە گۆشتی قازەکردن لەگەڵ لە سوجنا باش بوو لەو شوێنێکە ئەو دانپیانانەمە بۆ دانان بە گۆشتی قازە لێرەکە هاتمەوە زۆریش خۆش بوو ئێوە ناخۆش ئەو دانپیانانم هەبوو ئەمڕۆ باسی ئەو بۆ ڕەحمان غەریب و گوت هاتە لام قسێکی لەگەڵ کردم دواتر پرس کۆنفرانسەکەی هەبوو بەڵێ قسەم ماوەی لەتیف نێروی هات ئەمە لەتیف نێروی ناڵی هاتە قاعەکە بە ئامادەبوونی کاکە شێخی وای شێخ سدیق ئەوە عەمیتی وە من لە مناڵیەوە لە عایلی یەکترە ناسین پیاوێکی بەڕێزە لەوێ یعنی ئینسان سادق بێ قسەکان و خۆی بکە احترام و تەقلیدی خۆی هەبوو هەتا بەعام بۆ سجنەکان کەسێکە یعنی هێ منە لەسەر خۆچین لە ژوورەکە لەگەڵی دانیشتین کاک لەتیف نێروەیی هات گوتی کاکە من بۆ شتێک هاتووم متابعی و کەیسە پێم و دژەتیرتم نەخێر ئەمەی بۆ تۆم جێڕایەوە ئیستا چۆن بۆ لە 2011 مقابلە و ئاوە پەیوەندی بۆ هەیە و سیلسیلەیە مەسەن منیسە بە تۆ بڵێم کاک گۆڤان ئادی بێ زەحمەت لە 10 تا 20 بژمێرە تۆ ئەڵی 14 15 16 17 18 19 11 12 13 لینەکە چی لات یا مقابلەکەم چی لات یەیتە سەقڕەکە یعنی لە 10 تا 20 بژمێرە 16 17 ئیکوا ڕقەمەکانی پێشوو مەبەستم ئەمە ئەوەی لەتیف نێرویش کە گوتی پەیوەندی بە هیچ پەیوەندێکی بەکاری ڕۆژنامەوانیەوە نییە ئەوە زۆر غەڵەتە تکراری ناکەمەوە ئەو جوابی من بۆ سنتەری میترۆ بۆ ئەوەی دادگای تێڵچوونەوە ئەگەر هی ئەو بێ ئەوە بۆ لەتیف نێرویش دەبێ یەک شتێکی لەتیف نێرویت پێ بڵم یەک شتی تر ملاحەزە بکرد لە قسەکان و ڕوونکردنەوەکانی شتێکی گوتی کە چووین سۆراخمان کرد زۆر خۆشحاڵ بووین لە مؤتەمەر سەحەفیەکە کاتەوە
کە لە پۆلیسە و لە ئاسایش ئەوانە نییە خۆشحاڵ بووین کە لە پۆلیس زانیەوە یعنی ئەها لە تیڤنێروەی سەرکردایەتی و سەرۆکی بۆردی ڕاگەیاندنە بۆیە لەم کاتێ من ئیش مەکرد ئەوانە زۆر منداڵ بوون ئەمەد ماوە خۆشحاڵ بوون کە لای پۆلیسیانی ئۆخی لای پۆلیسە ئۆخی لای ئایسایشەکەی ئێمە نبووە بەهاتایەتی لای ئاسایشەکە بووە های لە جەمال چه حاڵێکی بوو یا دژەتی وەر بووە خۆیان ئەزانن ئاسایش و دژەتی وەرەکە چیە وتی خۆشحاڵ بووین زۆر خۆش بوو کە پێما خۆش بکە لە پۆلیس بوو بزانە یعنی خۆشیان ئاگاجان چی بڵێم ئەم داوی سەرکردایەتەکان ناڕاستەوخۆ ئاوا بە ئاسایشەکە و دژەتی لێ بێ دەستگاکانی تری دەوی پۆلیسە یعنی پۆلیس نەرمە باشترە خوا ڕەحمی کردو لە ئاسایش سپاس بۆ بەڕێز جەمال عەبدوڵڵا نووسەر ڕۆژنامەنووس کە لەگەڵمان بوو بەخێر بێت سپاس